بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 58. لە لاپەڕە 58 گەیشتمە ڕاهێنانی ژمارە 7 ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودا بدۆزەوە. ئەوەندە ژمارەم هەیە دەچم بزانم کو ئەو چار پێوانانە دابینمەوە. ژمارەکانم 22 24 22 29 33 و 4 یەکەم جار ڕەنگە ناوەندەکەی ببینمەوە ژمارەکان کۆ دەکەمەوە سەرجەمەکەی کردی 144 کە کۆیان دەکەمەوە. ئەگەر هەڵەبی دەتوانن لە کۆمنت بنووسن خوێندکاری ژیر چونکەوا بزانم بە بژمێر کۆم کردینەوە. ئەو جا کە کۆم کردەوە سەرجەمەکەی دابەشی 6 دەکەم چونکە 1 2 3 4 5 6 ژمارەم هەیە 4 دەدا بە 6 2 24ش دا بە 6 دەکات 4 کەواتە ناوەند یەکسانە بە 24 کە ناوەندەکەم زانی ئێستا ناوەڕاستەی دەبینمەوە. یەک ژمارەی دەبەمە سەرێ لە لای دەستی ڕاست ئەویت کە دەینمە خوارێ ئەوەی دەبەمە سەرەوە لە لای دەستی ڕاست لە لای دەستی چەپ دەینمە خوارێ دەبینم دوو ژمارە مایتەوە لە ناوەڕاست یەکیان 22 ئەویدی 24 ئەو ژمارەی دەکەویتە ناوەڕاستی 22 24 بە دڵنیاییەوە ژمارە 23. ئەگەر بتەوێ بە جۆرەکی دیکە ببینیەوە خوێندکاری ژیر دەتوانین بەو جۆرەی ناوەڕاستی ببینینەوە 22 24 کۆ بکەینەوە دەکاتە 46 ئەو جا 46ی دابەشی 2 بکەم دەکاتە 23 هەر هەمان وەڵامە. پاشان ئەگەر بمەوێ مەودای ببینمەوە گەورەترین ژمارە 33 کەم 4 یەکسانە بە 19 کەواتە مەودایەکە دەکاتە 19. مۆد کامەیە؟ مۆد لێرە 22 چونکە دووبارە بوویتەوە. ئێستا هەمووم زانی ناوەند 24 مۆد 22 ناوەڕاستە 23 و مەوداش 19. چمە لای پرسیاری ژمارە 8 کەمترین لێرە کەمترین ژمارە 87 ئەو جە 90 119 120 124 132 133. ئەگەر بمەوێ ڕیزیان کەم بێگومان پێویستمە ڕیزیان بکەم. لێرە ڕیزکردنەکە چونکە جێم نەبوو ژمارەکان زۆرن 1 2 3 4 5 6 7 گەورەنە لە سێ ڕەنووسینە ئەو هاڕێزم کردیا هیوادارم هەر ڕوون بی. ئێستا ئەگەر بمەوێ پێش هەموو شتێک ڕەنگە بمەوێ ناوەڕاستی ببینمەوە ئەو ژمارەی دەینمە خوارێ ئەوەش دەبەمە سەرەوە ئاسانە دیسان لە لای چەپ ڕاست یەک لە لای چەپ دیسان یەک دەبەمە سەرێ لە لای ڕاست یەک دەینمە خوارێ لە لای چەپ یەک ژمار دەبەمە سەرێ ئەو ژمارە لە ناوەندێ ماوە لە ناوەڕاستەوە ماوە کەواتە ناوەڕاستە یەکسانە بە 120 ناوەڕاستە یەکسانە بە 120. ئەو جا دەچم ژمارەکان هەمویان کۆ دەکەمەوە بۆ ئەوەی ناوەند ببینمەوە. لە کاتی کۆکردنەوە کردی سەرجەمەکەی بووە 805 ئەو جا 805ی دابەشی 7 دەکەم چونکە 1 2 3 4 5 6 7 کە دابەشی 7م کرد ئەنجامی دابەشەکە کردی 115 115 ئەوە ناوەندەکە 115 ناوەڕاستەش 120 بوو مەودایەکەش 133
کەم 87 چونکە 133 گەورەترینە 87 بچووکترینە مەودایەکە کردیا 46. مۆد لێرانە نییە چونکە هیچ ژمارەیەک نەدووبارە بوویتەوە نە سێبارە هەر ژمارە و تاکە بە تەنەیە. ئەوە تەواو بووم لێرە چ دەچمە لای پرسیاری ژمارە 9. پرسیاری ژمارە 9 هەر لێرە شیتەڵ دەکەین زۆر ئاسانە. یەکەم جار ناوەندەکەی ئەگەر بمەوێ ببینمەوە ئەو ژمارانە هەمووی ئەو ڕەنووسانە کۆ دەکەمەوە. ئەو ژمارانە 1 1 کۆ 2 3 3 کۆ 0 هەر 3 3 کۆ 3 دەکاتە 6 6 کۆ 3 دەکات 9 9 کۆ 9 یەکسانە 9 کۆ 9 یەکسانە بە 18 کەواتە هەموویان کردیانە 18. ئەو جە دەژمێرم چەند ژمارەیە 1 2 3 4 5 6 دابەشی 6 دەکەم دەبی هەمیشە سفرەکەش بژمێرم 18 دابە 6 یەکسانە بە 3 کەواتە ناوەند یەکسانە بە 3. ئێستا بمەوێ مۆدەکەی ببینمەوە مۆدیش یەکسانە بە 3 چونکە 3 دووبارە بوویتەوە. ئەگەر بمەوێ مەودای ببینمەوە دەبی ژمارەکان ڕیزکەم 0 لە هەمویان بچووکترە دوایە 1 ئەوجا 2 دوایە 3 دوو جار 3 بە دوو جار هاتیە 2 جار 3 دەنووسم ئەوجا 9 مەودایەکە ئەو 9ی دەبی بینم کەم ئەو سفڕەی بکەم 9 کەم 0 هەر دەکاتە 9 مەودا یەکسانە بە 9. ئێستا ناوەڕاستەی بمەوێ ببینمەوە ئەو ژمارەی لێرە لا دەبم بەڕەش ئەوەی لا دەبم ئەوەش لێرە لا دەبم لە ڕاست و لە چەپ دیسان ئەو یەکەی لێرە لا دەبم ئەو سێی لێرە لا دەبم. دوو ژمارە لە ناوەندێمانەوە لە ناوەڕاست کۆیان دەکەمەوە 2 کۆ 3 یەکسانە بە 5 ئەوجا 5 دابەشی 2 دەکەم یەکسانە بە 2 نیو 2 فاریزە 5. ئەوە ناوەڕاستەیە. ناوەڕاستە 2 نیوە ناوەند 3ە مۆد 3ە مەوداش 9ە. لێرە پرسیاری دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر چونکە ئەویش وەکو پرسیارەکانی دیکەیە. دێمە لای پرسیاری ژمارە 11 ناوەند و ناوەڕاستە بۆ پێدراوەکانی خوارەوە بدۆزەوە ئینجا باشترین پێوانە بۆ نواندنی پێدراوەکان بڵێ وەڵامەکەت ڕوون بکەوە. لێرە تەنیا ناوەند و ناوەڕاستەی دەبینمەوە ئەوجا دەبی پیشانی دەم کامە پێوانە زیاتر باشترە بۆ نواندنی پێدراوەکانی من کە لێرانەنا. لێرە کەمترین ژمارەم 28 زۆرترین شیان 90 دەچم ڕیزیان دەکەم و ناوەند و ناوەڕاستەی دەبینمەوە. ئەو هاڕیزم کردن خوێندکاری ژیر بەو جۆرەی. ئەوجا ئێستا لە کاتی کۆکردنەوە سەرجەمەکەیان بووە 778 بە بژمێر کۆم کردیتەوە. هیوادارم ڕاست بی. پاشان ژمارەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 دابەشی 10 دەکەم ناوەند دەردەچی 77 و فاریزە 8 لە 10. ناوەڕاستە ئێستا چ دەکەم هەتا ناوەڕاستی ببینمەوە ئەو ژمارەی دەینمە خوارێ لە لای چەپ دەبەمە سەرێ لە لای ڕاست ژمارەك دەینمە خوارێ لە لای چەپ ژمارەك دەبەمە سەرێ لە لای ڕاست دەینمە خوارێ لە لای چەپ دەبەمە سەرەوە لە لای ڕاست دیسان خوارێ لە لای چەپ دەبەمە سەرەوە. دوو ژمارە لە ناوەڕاست مانەوە 83 و 84. ناوەڕاستەی مابەینی 83 و 84
دەکاتە 83 فاریزە 5 واتە 83.5. ئەو 83.5 دەکاتە ناوەڕاستە بۆ ژمارەکانی من. ئێستا زانیم ناوەڕاستە 83.5، زانیم ناوەندیش 77. ئێستا دەبی ئەمن بزانم کامە لەو دوانە باشترین پێوەرە یان پێوانەیە بۆ ئەو ژمارانەی ئەمن هەمە. بەڕای من 83 زیاتر ژمارەکانی من دەنوێنی، چونکە 1 2 3 4 5 6 7 ژمارەم لە 80 هەتا 90 تەنیا 3 ژمارەم لە 7 ئەو 77 نانوێنێ ژمارەکانی من. لەبەر چ بووە 77؟ چونکە ژمارەکی زۆر زۆر گچکەم هەبوو، بەهایەکەی زۆر کەم بوو، ئەویش 27. لەبەر هەندێ ناوەندەکە زۆر هاتە خوارێ. لێرە باشترین پێوەر، باشترین پێوانە ئەو 83.5ەیە کە لە مابینی ئەو دوو ژمارەیە لە ناوە ڕاستە. لێرە خوێندکارژێر هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە و لە هەمان کات هاتمە کۆتایی ئەوانەیە. هەتا وانەی داهاتوو هەر خۆش بی.